خۆشەویستان سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم جارێکتر بە دیداری ئێوەی عەزیز شادم لە بەرنامەیەکی نوێی نایابەکان. میوانی ئەم جارەمان خۆی بە تەنها نایاب نییە، خۆی و کچەکەشی نایابن. خۆی چەندین ساڵە خزمەتی گەل و خاکەیەکە لە ڕێگەی شێعر و ئەدەب و مۆسیقا و گۆرانی. کچەکەشی جلی ڕەسەنی کوردی بە بران دەکا و دەیناسێنێ بە هەموو جیهان. ئێستا دەچینە ماڵیان دەبینە میوانیان لەگەڵ ئێوەی خۆشەویست. ئەوانیش مامۆستا هۆمەر جزێیی و لارات جزێیی کچی مامۆستا هۆمەرن. ئێستا پێکەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین بە میوانیان. فەرموو. بەخێر بێ توانی کاک سۆران زۆر بەخێر بێ مەمنون توانی باشی بەخێر بێ زۆر سپاس. مامۆستا سڵاوت لێبێ. کاکە سۆرانجیانی ئاوخە بەخێرباسی جەنابەت باش دەمێکە نوێم دیوێت زۆر دەمێکە دەرکوباسن چاو بەژی سپاسەر وڵارەخان چۆنن باشە شۆران لێبێ و باش ماشەڵڵا خانۆکەتان زۆر خۆشە. ئەم تابلۆیانە زۆر سەرنجی ڕاکێشام لە لێرەش هەر ئەو تابلەیە زۆر جوان بوو. ئەمە لە کۆ بوو ئەو تابلۆیانە؟ ئەم تابلۆیانە ئەمەە دیزانی خۆمن. ئەم دیزاینە لە سێ چار لایەن چیرۆکی تایبەتی خۆی هەیە. دەمە بۆت باس بکەم بەس نازانم لە چێ دەست پێ بکەم لە چێ دەست پێ نەکەم چونکە زۆر تایبەت هە لەلام. پێش بچم بۆ پاریس کاک سۆران ئەم دیزاینم دروست کرد. ئەگەت سەیری بکەی شەڕە ڕەنگە هەرچی ڕنگ هەیە لەناو ئەو دیزاینەدە هەموو کەسێکیش ناتوانێت ئەم دیزانەی هەڵگرێ. پێش بچم بۆ پاریس هەندێک قەلق بووم نەمدەزانی ئایا مۆدێلێکی دەدۆزمەوە کە بتوانێت ئەم دیزانە دەوڵەمەندە هەڵبگرێ. کەچی کە گەیشتم بۆ پاریس کچێک ئەو ڕۆژی هەفتەی نمایشی پاریسم ئیتر مۆدلەکان ڕێز بوون هەموم دیتن یەکێک لە مۆدلەکان سوبحان الله دایکم بە گەنجی هاتە بەرچاو چونکە زۆر لە دایکم دەچێت. ینی ئەم خانمە لە دایکە دەچێت بە گەنجی ئەم لەسەر پێستی ئەسمەر دایکشم پێستی سپیا. زانیم کە ئەم کچە جوانە دەتوانی ئەم دیزانێ هەڵگرێ ئیتر هەڵم بژارد و زۆر نمایشەکەشی بە جوانی. باشە مامۆستا هۆمەر لاراخان باش پێکاوێتی ئەمە لە گەنجی دایکی لارە ئەچێ؟ دایکی لارە زۆر جوانترێ لەمە جوانە بەڵام ئەو زۆر جوانترە. ئەوزە بەڕاستی جوایە دایکم زۆر جوانە. بەڵام لە هەمان کاتیشدا کاک سۆران باوکیشم زۆر بەبیر دێتەوە. باوکت بۆ دەزانی بۆ چونکە یەکێک لە گۆرانیەکانی بابم کە شاعری گەورەی کورد گۆران بەکارهێناوە بۆ گۆرانی بڕوانە کە دەڵێ گوڵ نەبێ بۆ سرم زەر چەپچێ ئاڵچە بچێ نایم بۆ زەماوەند نایم بۆ هەڵپەرچێ. کراسەکەی زەردە ئەو پارچە شعرەش زۆر لەگەر ئەم کراسە گونجاوە کە سەیری دەکەم هەم داچشم بەبیر دێ هەم باوکیشم. ئیحساست چییە کە هۆمەر جزێی بابتە؟ شانازی پێوە دەکەم باوکە هاوڕێیە پشتم بووە لە هەموو مەرحەلەیەکی ژیانم. مامۆستا هۆمەر جزێی وەسفی ئەوەم بۆ بکە یا بۆم باسکە بزانم عیلاقەی باوک و کچێکی ئەگەر خوا بداتێ خوای گەورە کچێکی ڕێکوپێک و شیرین باتێ عیلاقەکەت چۆنە ئەو ئیحساسە؟ سۆرانگیان کە من 4 مناڵم هەیە 2 کچ و 2 کوڕ ئەمریان درێژ بکە. هەستم ئەکرد کە هێشتا هەمیان زۆر بچوو بوون
هەستمە کرد کە لارا زۆر لە خۆمە چیە ینی من دانیشتم بۆ خۆم بە تاقیتێنە لە ماڵەوە مناڵە لایش کە بخواین یاریانە کرد دانیشتم و گۆرانیم بۆ هات بۆ خۆم ئەوت لە ناو مناڵەکانمە تەنها لارە یەکسەر ڕایەکرد بۆ لام ئەیزانی وا من گۆرانی ئەڵێ هەت دانیشت سریە کردم هەر شتێک من کە پەیوەندی بە موزیک و گۆرانیشتووە هەبایە لارا ئەوانیکە هەمووسکە دەکرد ئێوە وز بن ئێوە وز بن ئێوە وز بن ئێوە قسە مەکەن هات بۆ لام و جێی لە گۆرانەکانی من ڕاگرت ئەی باشە لارا زوو فێریشی ئەبوو فێریشی ئەبوو بە غەڵەتیش بە برۆکنیانی کوردیش ئەو زمانە کوردەکەش زۆر باش نەبوو ئینگلیزیەکەی باش باز ئێستا کوردەکەی زۆر باشە ماشەڵڵا ئیتر ئەیوتەوە گۆرانەکانی منی ئەوتەوە من هەستم پێکرد کە ئەم کچەم فعلەن دەنجی خۆشە باز بۆ خوای گەورە لارەخان باسی ئەومان بۆکە ڕنگ منەزانم لە دیزاینا جەنابەت باشتر ئەزانی بەزەوەی کە بیستومە لەو دیزایەرەکان ڕنگ زۆر گرنگە یعنی وا بزانم ئەگەر یەکێک ڕەنگی زۆر ئاوازەق بەکاربێنێ ئەوە دەڵێن دیزایەرێکی ئازایە وایە بێگومان کەلەر تیۆری هەیە کە ڕنگ دەخوێنی بەس من ڕەنگم نەخوێندووە هەر لە مناڵیەوە زۆر لە ڕنگ تێدەگەیشتم پێم جوانە ڕنگ بەکار بێ ئەگە بزانی چۆن بەکاری بینی بزانی چۆن تێکەڵی بکەی و بە ئەکسەسوار و بە زۆر گرنگجی بە تەواوی وێنەکان دەدەم نەک بەس دیزایەکان وردەکاریەکان بەڵام زۆر گرنگە دەبی گرنگی پێ بێ جوانیەکەی لە وردەکاریە زۆر ڕاستە ئەو وردەکاریە لە شعری مامۆستا هۆمەر لە تێکستەکان لە لیریکەکانە هەیە مامۆستا هۆمەر ئەگەر بیرت بێ کردیشیان خۆم و خۆت دانیشتین باسی ئەوم کرد یعنی پرسیارێکم لێ کردی وتم تۆ بڵێن پاڵنەرەکەت لەکوێ بۆ دێکە شتێک دەنووسی تۆ وتە من زۆر بیری ڕابردوو ئەەکەمەوە وایە ئەمە زۆر جوانە من بەڕاستی زۆر بیر لە ڕابردوو ئەەکەمەوە هەرکە بچووکیش بووم سەردەمێک هەیە لە ئەوروپا پێدەن سەردەمی ڕۆمانتیک لە 1970ەکانەوە سەرتا 1970ەکانەوە هەتا سەرتا 1970ەکانەوە 100 ساڵێک 120 ساڵێکی خایان ئەنجا من حەزم لەو سەردەمی ئەوروپا بوو و گۆرانی و ڕۆمانتیکم زۆر پێخۆش بوو شعری ڕۆمانتیکم پێخۆش بوو جلوبەرجی ڕۆمانتیکی ئەو زمانم پێخۆش بوو بینایەت ینی هین ئارکیتەکچەر ئەوەشم هەر خانووی کۆن و ئەو وردەکاری ئێستا بۆم دەرکەوت ئەو وردەکاری لاراخان کە حەزی لە وردەکاری ئەوە لەو حەزەی تۆش ئەویش لە ڕۆمانتیکا و وردەکاری و هینە هەبوو تەواوی وایە لەبەرەوە شتێ بڵێ ویستم بڵێم ئەمن لەم خاڵدا بە پێچوانەی باوکمم ئەو بیر لە بەڕابوو دەکاتەوە ئەمیش بیر لە داهاتوو دەکات خۆستمەوە بژارە لێ بکەم بزانم تۆ بڵێن زۆر جیاواز پاڵنەکەی تۆ مۆتیڤیشنەکەی تۆ چییە بۆ ئەوەی کە بتانی جوانترین دیزایانی جلی کوردی ئافرەتانی ئێمە بکەیت من زیاتر بە هیوای ڕۆژێکی خۆش بە هیوای دڵێکی پڕ لە ئارام پڕ لە خۆشەویستی بە هیوای سەحەتی باش بە هیوای خەبەری خۆش دیزایەنەکان دەکەم ناگەڕێمە بۆ ڕابردوو چکە ئەوەی ڕۆی ناگەڕێتەوە بەڵام دەتوانین بە خۆمان داهاتوی خۆمان بەدەستی خۆمان خۆش بکەین ڕاستە ڕابردوو خۆشە هەندە یادگاری خۆشی تێدایە بەڵام نابێت و هەر لە ڕابردوو بژی بەڵام ئەم بابا فەرقی هەیە ئەو حەزی لە ڕابردووی آخر بۆ حەزی لە ڕابردووە داهاتوو یەکێک لە شاعیرە گەورەکانی ئەڵمان هین هەم هاینریش هاینە هەم شیلەر شیلەر لە چوارینێکە ئەڵێ بە ئەڵمانیەکەی با بڵێم پێت بڵێم لەوانەیە ئەو دوای بۆمان تەرجمەکە تەرجمەیەکەم ئەڵێ dreifach ist der Schritt der Zeit zögernd kommt die Zukunft hergezogen pfeilschnell ist das Jetzt entflogen ewig still steht die Vergangenheit
ئەمە چوارینی شیلەرە یەکێک بۆ لە شاعیر هەرە گەورەکانی سەردەمی ڕۆمانتیکی ئەوروپا بەڵێ من وام تەرجمە کردووە هەنگاوی ڕۆژگار سێ جۆرە هەنگاوی ڕۆژگار سێ جۆرە دوا ڕۆژ نازانین چی تایە ئێستا تیر ئاسا خێرایە هەر ڕابردوو هەیە و هەر ئەمێنێ و هەر نەگۆڕە ئەمە شعری ڕۆمانتیکی ئەمە بزەبت ئەمە فەلسفەی ئایدۆلۆژیای ئایدیا ڕۆمانتیکی ئەو زمانە بوو جوانە اینجا وا بزانم ئێستا ڕووناخان قاوەشی بۆ دروست کردوین با بچین بۆ لای ڕووناخان و قاوەکەشمان بخۆین پێم وایە با ئیسراحەتێ بکەین وانی ها فەرموو ڕووناخان بەڕاستی زۆر بە تامەدەسەکانت خۆش بێ نووسی گیانی بێ زۆر سپاس مامۆستا هۆمەردزەیی هۆنەرمەند لارا هۆمەردزەیی هەم هوەرمەند دیزاینەر و هوەرمەندی چۆنیش هەمووی کلاس ئەی اینجا ژیان لەگەڵ ئەمە هوەرمەندە سەخت نییە چۆن دڵیان ڕازیەکەی وەڵاهی لە بیداد لەگەر هۆمەر زەحمەت بوو چونکە هیچ وەکو بڵێن خبرەم نەبوو لەگەڵ هوەرمەند بەڵام لەگەر لارا زۆر ئاسان بوو فێر بوویت ڕاهات بووم لەگەرەوەی لەگەر هوەرمەندێک بژیم تقریبان هەموو تەمەنم باشە دوایی کێ ڕاهات مامۆستا من ڕاهات یا تۆ ڕاهاتی لەگەڵ ئیشەکە وەڵام من ڕاهاتم زیاتر بۆ بڵێن ها خەفە دەخوا کە ڕاهاتوە لە سەرەتاوە ئاسان بوو چکە گۆرانیەکان و زۆر بەدڵم بوو هەمویان بەس لەم دوایەیە چەند گۆرانیەکی وشەکانی بەدڵ نەبوو بەڕاستی تەنها وشەکانی وشەکانی لەحنەکەی و شعرەکەی چەند وشەیەکی ئەوانە بەدڵم نەبوو دێتە مامۆستا ئۆمەریش خۆی تۆزێ ئازادە وانە بەس لەبەر خاتری ئەمانی زۆر ئازاد بێ هوەرمەند و شاعیر بەڕێی من لە عالمێکی لە جیهانێک کە ئەژین یعنی پەیوەندی بە جیهانێ واقعەکەی خۆتەوە نامێنێ دەچی بۆ ئاسمان ئیتر لەوێەوە تۆ سێری هینان کە هەموو ژینیان هەیە منداڵیان هەیە بەڵام گۆرانی وە ئاڵێن کە لەوانەیە لە حالەتی طبیعی بێژن لێ ڕازی نەوێ هۆشدارە خۆی مامۆستا هۆمەر ڕووناخان کە تۆ تێکستێکە نووسی باسی جوانی مەسەلەن ئافرەتێکەکەیت ئەو نازانێت تۆ لە خەیاڵ و فەنتازیایە وازە ئەڵێ بۆ کێت نووسیوە چەند جار زۆر گرنگە چەند جار لێی پرسیویت ئەمەد بۆ کێ نووسیوە نەیپرسیوە نەیپرسیوە بەڵام هەست دەکەم کە شتێکی لە دڵایە من دڵنیام هەر بۆ ئەوت نووسیوە هەمووی شاعر و هوەرمەند ئەمانە لە عالمێکی تایبەتی خۆیان نەژین ئەو فەنتازیایە فەنتازیایە ئێستا لای لاراخان هەمووی بووە بە ڕنگ بۆ بۆ جلە کوردیە جوانانە لاراخان ئەو جلوبەرگە کە تۆ دیزاینەکەی تەنها بەس جلوبەرگ و جۆری قوماشەکە و ڕنگ و ئەوانە نییە ئەکسسواراتیش ئەو شتە کوردیە کۆنەکان من لە لیرە و ئەو شتانە زۆر هەستەکەم بەکارێنی زۆر جوانە کلاسێکی یاوە بە دیزاینەکان زۆر سپاس من لە سەرەتادا بڕیارمدا براندی خۆم دروست بکەم بەهۆی ئەوەی ئەمن دەمدیت بەدڵم نەبوو جلوبەرجی کوردی کۆن زۆر پێ ڕەسەنتر بوو زۆر پێ جوانتر بوو بەهیت بەتر بوو ڕێزێکی زۆری پێوە دیار بوو جا بڕیارمدا خۆم براندی خۆم دروست بکەم هەتا بتوانم هەم کۆنەکانیش زیندوو بکەمەوە هەم نوێگەری تێدا بکەم ئەو وێنەی تابلێت جوانێکە لە مەدخەلدانراوە ئەوەی هی دەستوری دزەیانە خۆم زیندوم کردەوە داپیرم بە ڕەحمەت بیدا بەسەخان یادی بەخێر هەموو جارێ بەو شێوەی جلوبەرجی لەبەردەکرد سەر و کرا و
کەوێ و بنکەوێ سەرکەوێ چارۆک هەموو جارە دەمگو دابەسخان ئەرێ ئەتو کوپێ دەکرێت ئەو هەموو جلو بەرگەی بەڕاستی دیگو چیژم ئەمن ئەوهانە بینابی کەس ببینی دەبی هەر ئەوها ئەمە ببیندرێم جلەکان زۆر بوو. زۆر هەر دەبایە بەو شێوە جوور بەرجی کوری لەبەرکە اینجا ئێستا ئەم کێکە بخۆین و بۆی ئێوەش هیلاک نەبن چین دانیشین وانە بەڵام نوێشی بکەین با دەی فەرموون مامۆستاوەمەر منەزانم بە دڵنیاییەوە زۆر پشتگیری لارەخانت کردووە حتمان ئەی مامۆستاوەمەر خۆی کەس هەبوو بە مناڵی پشتگیریکە پێیان خۆش بوو گۆرانی بڵی وڵا پرسیارەی جوانە کاکە سۆرانجیان گۆرانی کە هەستیان پێکرد دەنگم خۆشە شتی کوردەواری کە سرودی کوردایەتی ئۆمانە کە لە چلەکان زۆر باو بوو هەتا لە نەورۆزە من تەمەنم 11 ساڵ بوو نەورۆزەکانی هەولێر ساڵی 46 و 47 تا 48 ئەو 3 ساڵ نەورۆز بە ئاشکراکرا دوای حربی عالەمیە بە ئاشکراکراوە من ئەستێرەی تاقە ئەستێرەی ئەو بۆ گۆرانی گوتن بۆ سرود وتن نە گۆرانی بۆ سرود وتم تاقە ئەستێرەی ئەو زمانە بووم لە هەولێر یعنی بۆ سرود زۆر گوێیان نایە لە ماڵەوە پێیان خۆش بەڵام بۆ شتی کە حەزیان لێنەبوو بەڕاستی بم بە گۆرانی پێش چۆکە لا ئێمە ئەمە عشاعرین ینی کۆنسەرڤاتیڤین زۆر لە اینجا لە ماڵەوە پێیان ناخۆش بوو کە یانوت گۆرانی بێش ئیشوکاری لۆتی و چاوەشانە ئێمە کوڕە ئاغاین نابێ ئێمە ئەم شتانە وەکو ئەم شتانە بکەین بەڵام سرودی نیشتیمانی ئەویان پێخۆ جەنابەت گوێت پێ نەدا زۆر جێ نەدارێن ئەی دوایی تووشی کێشە نەبووی لە ماڵەوە وڵا با کێشە توش بووم چونکە من ئەویست بچم موزیک بخوێنم یان لە ئیتالیا یان لە ڤێننا کەسانەویم تەواو کرد باشە تۆ یعنی دەتوانی بچیتە کۆلێژی پزیشکی نەچویت ئەخچوون با چویت منیان نرد بە زۆر خۆت حەزم نەدەکەت حەزم ناکرد وتیان ناوێت تۆ ناسی من گوتم باوکم نەما بوو برا گەورەکەم لێ پرسی کەسانەویم تەواو کرد کە حەزەکەم بچم موزیک بخۆین گوتی نا موزیک بۆ ئێمە عیبە یعنی نمرەیەکی وڵە باشت هێنا بوو کۆلێژی پزیشکی وەریەگرتی بەس خۆت حەزت حەزم لێ نەبوو بەڕاستی چون منیان بە زۆر نرد بۆ ئانکەرا زانکۆی ئەنکەرە لەوێ ساڵێک 2 ساڵ و نیوێک لە کۆلێژی پزیشکی بووم اینجا لە پاشە هاتمەوە وتم من ناسم بۆ ئێدینیاش خراپێ تەواوی ناکەم کوڕە تەواوی کە تۆ ئەندە نەماوە خۆت ساڵ و نیوێکت بڕیوە عشقەکەی من عشقێکی ترە شتێکی ترە والله ئەگەر بیان نرد بە ئیتالیا یان پاریس هەر ئەو وەختیش دەتگۆ نایکەم یان ئیتالیا موزیکم بخۆین نان نردم بۆەوە وتیان هەڵبژێ یان ئەنکەرا یان بەغدا حقوق خوێنە ماف یانیش دیمەشق چونکە ئامۆزایەکەم لێ بوو ئەویش مافیە خوێند گوتیانیان چی بۆ یا ماف بخوێنیان تۆش پێتدا بە عەرزاوت پێمدا بە عەرزاوتم دن هەر ناخوێنم کاکەواز لە خوێندن دێرم ساڵێک دانیشتم پاش ئەنقەرە کاگەڕامەوە گوتم ناخوێنم هیچ ناخوێنم ئینزازیانیان ناخوێنم هینەکەم بەلاژە ڕۆیانی سارم تەواو کردە وڵای گوتیان منیان نرد بۆ ڤێننا بەو مەرجە کە موزیک نەخوێنم ئەرە وەڵڵا جا فعلا چوم علومی سیاسی بخوێن لەوێ ئەی بەدزیەوە دوای علومی سیاسی میزیکە بخوێنە بەدزی گەورە بووم 20 ساڵ و 21 ساڵ بوو تەمەنم پرسیارم کرد لە ڤێننا کە گوتیان کاکە تۆ موزیک تازە هیچ لێ نازانی ونیا ئەوە لە مناڵیەوە فێری موزیک بی تازە خۆ ناتوانانی بچی بۆ ئەکادیمیەکە ئێدە هەر ئەو خەونەتە لە ڕێی هەر میزیکەوە بەڵام گۆرانی و تێکست و بووی بەو هۆمەرجەی کە ئێمە هەمومان شانازی پێوەکەین ئەمە هەموو وەکو بڵێ هۆبی تایبەتی خۆم بوو بەڕاستی ینی من ئێستش خۆم بە سترامبێژ یان گۆرانی بێژی پرۆفشنەڵ دانانێم وەکو ئەوانی کە هەن کە کاروم کاسبیان لەسەر گۆرانیە ئەویان تۆزێ تەواضوعەکەی ناکە من نەوەڵڵا من هەر وەکو هاوی وەکو دەڵێن وەکو هینێکی بە هەروە حەزم لێیە ناوە شتێکم بۆ دێت تەزیلیەکەم و
هەرەوەیە جینا من وڵی مامۆستاوەمە لای ئێمە ئوستادی نەک هاوی لێ زانم ڕاستە بەڵام نەبووم بە پرۆفشنناڵ گۆرانی بێژی فرۆژنەرە لێ زانم ڕاستە باشی لێ زانم چکە زۆرم خوێندوێتەوە بەسەر موزیکی کلاسیک و لەسەر مۆزیکی دیکەش لارەخان ئەو کۆڤارە دەبینم ئەوە هی جەنابتە زۆر جوانە ئەو ڕسمانە تۆزێ باسی و مامۆ بکە ئەمە هەموو دیزینەکانی خۆمی تایە پێم گرنگ بوو کۆفیتێ گۆڤارێکی کۆفیتێبڵ دروست بکەم بۆ ئەوەی دیزینەکانم بە جوانی ببیندرێ باشە ئەمە فۆتۆگرافە یا ناوە دیزانی خۆمە بەڵام لە دوبای دیزین کراوە زۆر جوان کراوە ینی وێنەکەی کێشراوە یا وێنەکە کاک عومەر کە فۆتۆگرافەری براندەکەمە کە دەمەوێت پیرۆزبایشی لێ بکەم چونکە بوو بە ئەمباسەدۆری فوجی فیلم لە کوردستان هەر ئەوڕۆ بڵاو بۆ ینی لە فوجی فیلمی جیهانی فوجی فیلمی جیهانی کوردێکیان هەڵبژارد ئەویش کاک عومەر بوو کە نوێنەری خۆیان بێ بەڵێ لە کوردستان لە عێراق زۆر زۆر جێگای شانازیە ئەو ڕسمەکانی دەگرت وێنەکانی دەگرت براندەکەم تایبەتمەند بە براندەکەمە بەڵام هەموو ڕاستین ئەمانە هەموو دیزانی خۆمن. چیرۆکانی مامۆستا عومەر هەمووی ڕۆمانتیکە هەمووی ڕۆمانسیە من واز لەو ڕێچکەیە ناهێنم بەری نادەم خۆیتی خێرت لێ بینیوە وڵی نازانم من خۆم دڵم پێ خۆش بووە خێر زۆر خۆم دڵم پێ خۆش بووە جا سۆرانجیان ئەمە شتێکم بیرەخاتەوە لەگەل لارا باسمان کرد کە لارا هەت شتی حەزی شتی مۆدێرنۆمانەیە حەقی خۆیەتی چونکە کۆمپۆزەری ناسراوی ئەڵمان یۆهان سێباستیان باخ مەشهور بوو سەدەی 16 شتیوا بوو چوار کوڕی هەبوو سەردەمی باڕۆک بووە ئەو بە نووسینەکانی لەسەر شێوەی زمانی باڕۆک بوو چوار کوڕی هەبوو کوڕەکانیشی هەمووی موزیک ژەم بوون بەڵام ئەوان ستایلێکی تایبەتی بۆ ئەو سەردەما بۆ باوچیان زۆر مۆدێرن بوو باوچیان تووڕا بوو دێوە ڕۆڵە من چییە ئەمە کەی موزیکە ئەمە تۆڕە دایانگوت بابە دەت ئاخر ئەوەی تۆ مۆدەی نەماوە گورزی من مۆدەی نەماوە چۆن نمەی دەینەماوە هەر سنەتی ژیانی جوایە گەنجەکان باوەڕیان بە تەمەنی پێش خۆیان نییە زۆر هاڵێن ڕاشتەکەی منوەکو باخ و کوڕەکانی لێ تۆ لەگەر لاراشە ئەی باشە کە ئەو شتە مۆدێرنانی لارابینی تۆ تووڕابی وەکو یۆهان زۆر مۆدێرن نینە بەڕاستی زۆر زۆری مۆدێرنیە ڕاستەکەی هەندێکیان نوێگەریم تێکردووە ئەمە تۆ کلاسیک و مۆدێرن و هەمووی تێکەڵ کردووە باشە ئیتر لێرە مامۆستا عومەر ئەبێ بەجێ بێڵین لەوە زیاتر ماندووی ناکەین دەچینە شوێنی کارەکەی لاراخان لەگەڵ ڕووناخان بەجێتان دێڵین ئێمە دەچین گفتوگۆکەمان بەردەوامەکەین خۆشەویستانم. بەخێر بێ کاکسۆران بەخێر بێ ستودیۆکەم زۆر زۆر سپاس بەڕاستی ستودیۆیەکی زۆر زۆر جوانە یعنی ئەمەوەکو ئەمە شوێنی وەکو شوێنی کارکردن تا چەندێک دەی بۆ ئێرە چی ئەەکەی لێرە تێمە ئێرە بۆ دیزینکردنی دیزینەکانم باشە ئەو ئاستەنگیانەی کە دێنە ڕووی تۆ لە کاتی کارکردنا مەسەەن چ شتێک هەیە سەختە بەلای تۆ شتێک هەیە ئەڵی خۆزگەوانە بواە یا شتێک هەیە هەوڵەدەی باشتری کەیت من کەسێکم کە متمانە بەو هیوای دەکەم کە لە بێ هیوای دەگەشەر دەکات کە هەموو شتێک باش دەبێت ڕاستە کێشە هەیە کێشەی قوماشم هەیە کێشەی ئەکسسوارم هەیە چکە زۆر زار نامی هەر هەمان ئەکسسوار بەکاربێنم بێزار دەبێت کە هەموو دیزانەکان وەکو یەک بن بەڵام ئەو کێشانە چارەسەر دەکرێن چکە دەتوان لە دەرەوە داوایەکەم بەڵام کێشەکانی تر لێ دەگەڕم بۆ کات هەموو شتێک خۆی چارەسەر لێ دەگەڕمگە بەدەست خۆم نەبی لێ دەگەڕم بۆ کات دەست خۆش بێ ئەم تابلوێش وەکو گرنگجیدانی تۆ بە تابلۆ ئەمەش سەرنجی منی ڕاکێشا
ئەمەیان ئەو وێنەیە کە ئەمە خۆتیت و ئەوەش دیزایانی جلوبەرجی پێشمەرگەیە. باسی ئەمە مامۆ باست بۆ دەکەم هەر ئەلێرەش ئەگە تەمەشای ئەمە دیزانەکەی خۆم ئەمە مۆدێڵەکەمە ئەم ژیانم پێشکەش کرد بە دیزاینم پێشکەش کرد بە ژیانی پاشی ژینە مەحسە ئەمینی و پارچە هۆر ناوێشم بۆ نووسی چکە زۆر جار کە دیزاین دەکەم شتێکی خۆشم بۆ دێ دەینووسمەوە بۆ خۆم تەکسەکان نووسی دەیزانم چی بۆ ئەم تابلۆی نووسیوە بۆ ئەم تابلۆیە بەناوی بۆ تۆ بۆ تۆی دەکەم ئاڵا و کولتورە جوانەکەم بۆ تۆی دەکەم ڕەجی کۆنە زەمانەکەم هەر بە تۆوە ڕەنجین و شانازم بێ تۆ بێ ڕنگ و بێنازم ئەمە سەبارەت بەم تابلۆیە. یەک شتی تریشی بۆ ئەو تابلانی تر نەنووسیوە ئەوانی کە لە ماڵ بوو تابلۆ جوانەکانی بەڵێ بۆ ئیدزەیانم نووسی و بۆ دەستوری دیزەی ئەوەی لەمە جلوبەرگی ڕستەی دیزەی ڕاستەکەی بۆ وی شتێکم نووسی نازمەگە بیرم ماوی وتم لێت ناگرم کە چەند سەربەرز و شانازی چونکە حەقتە بەم نیشتمانە بنازی لێت ناگرم کە چەند بلەنجە و لاری چونکە ڕۆڵەی خاچی ڕەنجینی کوردەواری ئیشاءڵڵا هەر بژی زۆر سپاس داراخان زۆر زۆر سپاس ئیشاءڵڵا هەر بە جوانی و گەشاوی دەتبینین بۆ ئێنێرجە جوانە هەر بەردەوام بیبی بتوانی خزمەتی کچانی کورد و لەسەر ئەرکمانە لەسەر ئەرکی هەممانە کورد و کوردستان زۆر زۆر سپاس هەر بژی زۆر بەخێر بێ زۆر زۆر سپاس سەرچاوم خۆشەویستانم هەتا پرۆگرامێکی تری نایابەکان لێرەدا بەخوای گەورەتان ئەسپێرم کاتیش خۆش و خواتانەکەم.